سڵاو ئەزیزانم، من دکتۆر شاهۆم پسپۆڕی هەناوی لە تاوەری تەندروستی سمارت لەگەڵتان دەبم بۆ پێشکەشکردنی بابەتێکی تر لەسەر نەخۆشی شەکرە. ئێوەش لەگەڵمان بن. بابەتی ئەم جارەمان بریتیە لە دەرهاویشتە و ماکەکانی نەخۆشی شەکرە لەسەر کەسی توش بوو. وەک دیارە ئەگەر شەکرە لە ڕێژی ئاسایی خۆیدا بهێڵڕێتەوە لە کەسی توش بووە، ئەوە ئەگەری توش بوون بە ماکەکان و دەرهاویشتەکانی نەخۆشی شەکرە کەم دەبێتەوە. بەڵام ئەگەر لە ڕێژەی ئاسایی زیاتر بێت و بە بەردەوامی لە ڕێژەیەکی بەرزدا بێت، ئەوە دەبێت کەسی توش بوو چاوەڕوانی ئەوە بێت کە تووشی ماکەکان و دەرهاویشتەکانی نەخۆشی شەکرە بێت. لە گرنگترین ماکەکان و دەرهاویشتەکانی نەخۆشی شەکرە بریتیە لە توشبوونی خوێنبەرەکانی مێشک بە تەسکبوونەوە و گیران کە دەبێتە هۆی ئەوەی کەسەکە تووشی جەڵتەی مێشک ببێت، کە بەوەش نیشانەکان لەسەر کەسی توشبوو دەردەکەوێت بە وشکبوونی لایەک یان بێهێزبوون و لاوەزبوونی لایەک یان لە بیرچوونەوە یان توانای قسەکردنی لاواز دەبێت یا هەریکێک لەو دەرهاویشتانەی کە کەسێک بە هۆی تووشی جەڵتەی مێشکەوە تووشی دەبێت. یەکێکی تر لە کاریگەریەکانی شەکرە لەسەر کەسی توش بوو بریتیە لە چاوەکان. ئێوە دەزانن کە یەکێک لە هۆکارە گرنگەکانی لە دەستدانی چاو و بینایی لە هەموو جیهاندا بریتیە لە نەخۆشی شەکرە، کەواتە دەبێت ئاگاداری چاوەکانمان بین لەو کەسانی کە توش بوون ساڵانە پشکنین بۆ چاوەکانیان بکەن بۆی ئەوەی دوور بن لە دەستدانی بینایی. پاشان یەکێکی تر لە کاریگەریەکانی نەخۆشی شەکرە لەسەر کەسی توش بوو بریتیە لە لاوازبوونی پووک و کاریگەری لەسەر دەم و ددان. لەبەر ئەوە گرنگە کەسی توش بوو سەردانی پزیشکی ددان بکات بەلایانی کەمەوە 6 مانگ جارێک بۆی ئاگای لە تەندروستی ددانەکانی بێت. ئەگەر بینە خوارتر یەکێکی تر لە لانە گرنگەکانی نەخۆشی شەکرە بریتیە لە تەندروستی دڵ. یەکێک لەو کاریگەریانە کە شەکرە لەسەر لە دڵ هەیەی بریتیە لە خوێنبەرەکانی دڵ. خوێنبەرەکانی دیواری دڵ یان ماسوولکەی دڵ بەهۆی شەکرەوە تەسک دەبنەوە یاخود دەگیرێن و کەسەکە تووشی نۆبەی دڵ دەبێت کە پێی دەوترێت جەڵتەی دڵ و بەمەش دڵی لاواز دەبێت یاخود ئازارێکی توندی توش دەبێت کەوا لێ دەکات کەسەکە لە ڕۆشتن و لە وەرزشکردن و ئەمانە کاریگەری لەسەر ئەو بوارانەی هەبێت. پاشان ئەگەر بینە خوارتر باسێک لە گورچیلەکان بکەین. شەکرە هۆکاری سەرەکی لە دەستدانی گورچیلەکانە لە هەموو جیهاندا. لەبەرەوە گرنگە کەسی توشبوو بە نەخۆشی شەکرە بەلایانی کەمەوە ساڵی جارێک ئاگاداری گورچیلەکانی بێت و پشکنین بۆ گورچیلەکانی بکات. یەکێکی تر لە هۆکارەکان و دەرهاویشتەکان و ماکەکانی نەخۆشی شەکرە لەسەر کەسی توشبوو بریتیە لە لاوازی سێکسی کە ئەمەش وا دەکات کە کەسی توشبوو بە هەر هۆکارێک بێت بهێنێتە بۆ سەردانیکردنی پزیشک بۆ ئەم بابەتە. یەکێکی تر لە دەرهاویشتەکانی نەخۆشی شەکر لەسەر کەسی توشبوو بریتیە لە پێیەکان. پێیەکان زۆر گرنگن لە نەخۆشی شەکرەیە چونکە هۆکاری لە دەستدانی پێیەکان لە جیهاندا ڕقم 1 بریتیە لە نەخۆشی شەکرە. لەبەرەوە زۆر گرنگە ڕۆژانە کەسی توشبوو ئاگاداری پێیەکانی بێت بە وشکی نەیهێڵێتەوە و ئەگەر خوا نەخواستە تووشی برینێک بوو تووشی قڵیشانێک بوو لە پێیەکانیان یان تووشی هەوکردنێک بوو بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆڕ بکات. سوپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان بوون. بمێن بە تەندروست. خواتان لەگەڵ.